با لە تۆ خوشکی من دەست پێ بکەن کێشەی تۆ لەگەڵ ئەم هاوسەرەتا چییە؟ سەرەتا سپاس کاک دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر، کێشەی من لەگەڵ ئەم پیاوەمە ئەوەیە ناچێتە دەرەوە، تێکەڵی هیچ کەسێک نابێ، لە ماڵەوەش دایم بێتاقەتە، سەری ئێشێت، نازانم چی لێ بکەین. هۆکاری ئەمە چییە؟ ناچێتە دەرەوە تێکەڵ نابێ. کاک ڕەحمان گیان بۆ ناچیتە دەرەوە قورآن؟ وڵی دکتۆر گیان هەمیشە وا هەستەکانم شێت بوو، زوو پێم وەڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی. چ پێویستم بە دکتۆری دەرونی هەیە؟ خۆ کاڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی وەسیەوەیە، ینی کەسی تەبیعی بە قوربان تەرکی دنیا ناکەم، لەوە بوونەوەریشی کۆمەڵایەتی بێ بچێتە ناو خەڵکەوانێ، ینی تۆ ناچیتە ناو خەڵکەوانێ لەبەرەوە پێدەڵە خۆ دکتۆری دەرونی چێ، یانێگە چی وەلای یەکێ دوو قسەی بۆ کردی یا جاری وا خەو لێ ناکە گەر حەبیەتی خۆمانەوە نیە تۆ شێت بێم ئەبێ ئەم بۆ چوونە هەڵە لە مێشکی هەمومانە بسڕینەوە. کاکە لە وڵاتانی پێشکەوتوو کە ئاسی و شیاریان بەرزە هەموو ماڵی ڕاوێژکارێکی دەرونی هەیە، پێویستی پێێتی خۆ چۆن تۆ پێویستی بە پزیشەکەی پێویستی بە ئەندازیار هەیە، ئەگەر شتێکی طبی بۆچی بەلای پزیشکی، ئەگەر شتێکی قانونی بۆچی بەلای مەحامی، ئەگەر شتێکی دینی بەچی بەسای مامۆسایەکانی، ئەمە شتێکە تەبی پسپۆڕیە خۆ کەواڵێ تۆ بۆ ئەبێ بە شێتی تێبگەی برام. وڵی کاک دکتۆر زۆرم لەگەڵڵێ تۆ هەمیشە پێویستی بۆ ئێستادانێکی دکتۆری دەرونی بکەیت. بارحاڵ لەگەڵ خزمان زۆریان لەگەڵ وتم تا چوم لای دکتۆر باسی ئەوەی لەگەڵ کردم کە تۆ مشکلەکانت چییە، بەڵام من هەمیشە ترسم یعنی لەوەی کە بچمە لای دکتۆرێکی دەرونی دواتر ئەبێ بە چی پێیان بڵێن بۆچی چووی بۆ لای دکتۆر. من خۆ هەرچەنە هیچم نییە، مەعیدە مێشێ و هەندێک جار سرم و جارش ئەژنۆکانم ئەلەرزەیەکی هیچ مشکلەیەکم نییە، بەزتر بۆ بچم بۆ لای دکتۆری دەرونی. ڕۆشتم زۆریان لەگەڵ وتم ڕۆشتم، بەڵام هیچ مشکلەیەکم نییە، بەڵام ئەم هەمیشە هەر پێویستە کاتیکرارێ کاتەوە چەند جاری کە بڕۆ بڵای ئەم دکتۆرنا ئەو دکتۆر، هەنی من ڕۆشتوم یەک جار ڕۆشتم بەسەریتر پێویست ناکەم. کاک دکتۆرم پیاوی من هەرواڵێت ئەڵێ هیچم نییە، ئەگەر هیچی نییە بۆچی وەکو پیاوی خەڵک ناچێتە دەرەوانێ، بۆ ناچێ بۆ مزگەوت، واز لەوەش بێنە بۆ ماڵ هیچ خزمێکیش ناچێ، جارجار ئەگەر بچێ بۆ ماڵی باوکی، بۆ ماڵی باوکی من هەر ناچێ، جەژنان ئەگەر بە زۆری من بێ بۆ ماڵی باوکمیان براکانم. ئەمە هیچی نییە؟ ئەمە لە کێ تووشم حاڵەتەوە؟ دەمێکە من کەشوم پێکردووە سەرەتا خەسوو خەزورم وتیان ئەم هەر لە سەرەتاوە تووشیم حاڵەتە بووە تێکەڵ نابێت و لەگەڵ کەسا دانانیشێت، یعنی هەر لە مناڵیەوە ڕیشەی گۆشەگیری و دوورە پەرێزیار هەبووە، دوایش تووشیم حادیسەیە بووە. باش ئەوەن کە هاتن یانیەوەی کە تۆ لە پێشتیش باسی کرد لەگەڵ خزمێکیان نەشتا؟ بەڵێ ساڵێک پێش ئێستا لەگەڵ خزمێکیانە وتی تووشی شەڕ بۆ دوو دانیان شکان بوو، من لێم پرسی بەڵام هیچی بە منە و بەڵام براکەی وتی لەگەڵ خزمێکمانە بۆ بەشەڕی، ئیتر دوای ئەوە تەرکی دەرەوەی کرد نەچووە دەرەوانێ، چەنە خزمەکەشی داوای لێبرنی لێ کرد، بەڵام ئیتر ئەو هەر لە ماڵەوە دانیشتۆ بۆ هیچ شوێنێک ناچێت. باشە کاک ڕەحمان گیانەوە هەموو ئەتیادی چه هەیە بە مناڵی بە گەورەی هەر شەڕمان هەر کردووە، بە شەڕەکەی دەخۆ کۆتایی ژیان نییە، بە شەرین ئەکەوێنە ململانی و سراع و مەسلەحات تووشت تەزاڕ و بەکاو کە دژبەیەکە ئەم شتابێ، باشەوان هاتوونەتە ماڵەوە داوای لێبوردنیان لێ کردووی، تۆش عەفو کردوونی بۆ ناچیتەوە بۆ تێکەڵ بە خەڵک نابی؟ کاک دکتۆرە ترسی خەڵک ئەموو دێستا هەموو خەڵک زانی بێتی ئەم شەڕەی من ئەبێ چەند هەست بەو کەمیاکەم ئەو کەسە لێیاوە، یعنی هەمیشە تەسەورەکەم بچمە دەرەوە هەموو خەڵک سەیری من بکە، ترسی ئەوم هەبوو گاڵتەم پێ بکەن. کاک ڕەحمان تۆ ئەم شارە ملیۆنی خەڵکی تیاژی شەڕ لەگەڵ خزمێک تابووە دوو کەس سێ کەس چوار کەس دە کەس 20 کەسی زانیوێتی، خۆمە بەرنامەی تەلەڤیزۆنی نیە ڕاستەوە خۆ نەقلیان کردوێ و عالەمی نوێتی و تەسجیلی کردوێ، تۆ هەست ناکەم شتە و زۆر گەورە کردووە، بەرەمجاری وایە لە حادیسەی سەیارەیە خەڵکدان لە دەمیان نامێنێ نەک دوان دەشەشکێ، ئەوە زۆر کەسی تریش و پێشتریش و وەکو تۆ تووشی ناخۆشی بۆ شەڕ بۆ و چەندانێکی شکاوە، بەڵام زۆر گەورە و کردووە تۆ ینی هەندێک جا پێمان ناخۆشە دەنگە دەنگێکە بێ شتێکە بێ، بەڵام دوودان شکاندن ئەمە ناهێنێت تۆ خۆسجنکەی لە ماڵەوە بترسی هەموو خەڵک پێیزانانی تۆ جوزانی و خەڵک پێیزان باشە بۆ نەشوی بۆ لای دکتۆر بە خۆدان ینی دانەکانە بۆ دروست کاتەوانێ خۆدان چییە بۆ دوایەوە بەس چەند کە زاگاداریم شەڕە بوون وەکو خۆ دەڵێ هەموو عالم زانیوێتی. وڵی کاک دکتۆر خۆشمەندە جار ئەڵێم
باشە خۆ من هەموو خەڵک نەیزانیوە هەموو 4 بۆ 5 کەس ئاگاداری ئەو شەڕی من بوون ئەوانش خزم و کەسوکاری خۆم بوون بەڵام دوایی ماوەیەک ئەڵێم نەبەخوا ئەوەی ئاگادار بوون خەڵکێکی زۆر بووە باشە تەسەورەکەم بڵێن کەسێکی زۆر بێغیرەت بووە زۆر ئەوە بووە یعنی من هەمیشە ئەم قسانە بەرامبەر بە خۆمەکەم بۆیە ترسی خەڵکم زۆر لایە لە زۆر جاریش بیرەکەمەوە باشە 3-4 نەفەر ئەکرێت ئەم باسییان بۆ هەموو خەڵک کرد بێ نا ئەشکرێ وابێ لەبەرەوە ترسی خەڵکمەیە بۆ ئەوەی کە ناچمە دەرەوە